لە درێژەی ئامادەکاریەکان بۆ کۆنفرانسە ناوچەیەکان و کۆنگرەی چواری کۆمەڵی ئیسلامی کۆبوونەوە گشتیەکان لە سەراستی مەڵبەندەکان بەردەوامی هەیە و بۆ ئەو مەبەستاش سەرجەم ئەنجومەن و ناوەند و دەستەولقی ڕێکخراوەکانی کۆمەڵی ئیسلامی لە سنووری مەڵبەندیەکی هەڵەبجە لە 2 ڕۆژدا کۆبوونەوەکان ئەنجام دەدرێن و لە پرۆسەی دەنگداندا ئەندامانی کۆبوونەوە گشتیەکان نوێنەرەکانیان هەڵدەبژێرن. لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چواری کۆمەڵ لە ئەنجومەنەکانی خوشکانی ناحی سیروان و هەورامان دەستیان بە کۆبوونەوە گشتیەکان کرد. لە ناوچەی سیروان ئەمڕۆ کە یەکەم کۆبوونەوەمانە کۆبوونەوە گشتیەکانە بۆ کۆنفرانسی کۆمەڵی ئیسلامی کەوا ئەمڕۆ خوشکانی کۆمەڵی ئیسلامی لێرە دەنگی خۆیان ئەدەن بە ئازادانە بۆ کۆنفرانس. کۆبوونەوەیەکی ئەتوانم بڵێم تا حدێکی زۆر ئەندامان بە بڕوتینەوە بەشداریان کرد و نوێنەری خۆیان هەڵبژارد بۆ ئەندامی کۆنفرانس یان ئەندامی کۆنفرانسی ناوچەیی. سوپاس بۆخوا کۆبوونەوەکە بە شێوەیەکی باش بەڕێوەچوو. ئومێد دەکەین ئینشاڵڵا ئەم کۆنگرەیەکی نەوعی بێەوە کۆمەڵی ئیسلامی و بتوانێت پلان استراتیژی و بەرنامەی کاری 4 ساڵی داهاتووی دیاریکە و خاڵە بەهێزەکان زیاتر بکاوە چا بخشێنێتەوە و بە خاڵە لاوازەکانە. ئەندامانی وەرگانە جیاوازەکانی کۆمەڵی ئیسلامی ئومێد و هیوان بە حیزبەکەیانەیە چاوەڕوانی ئەنجامدانی کۆنگرن و دەخوازن کۆنگرەی چوار گۆڕانکاریەکان حیزبەکان بەهێزتر بکات و دڵخۆشن کە دەتوانن بەشداری لە دیاریکردنی داهاتووی حیزبەکەیاندا بکەن. بە گەرموگوڕیەوە بەشێکی زۆر لە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئامادەی کۆبوونەوەی گشتی بوون ئەم شەو کە سوپاس بەخوا بە گەرموگوڕیەوە بە حەماسەتێکی باشەوە بەشداری کۆبوونەوە گشتیەکانەکەن و نوێنەرانی خۆیان بۆ کۆنفرانسی ناوچەی مەڵبەندیەکی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەڵەبژێرن. و هیچ زۆرکردنێک نێ لە کۆنگرەکانمان تەنها ڕازیبوونی خۆمان لە خودی هەڵبژاردننی کەسەکانمان و ئامانجیشمان ئەوەیە کە ئەم کۆنگرانە ببێت هەڵبژاردنێکی باشتر بۆ ئەوەی دەنگ و ڕەنگی خۆمان بگەینی بە هەموو کوردستان. و ئەندامان زۆر بە گەرموگوڕیەوە بەشداریان کردووە هیوایەکی باشیان بە کۆمەڵی ئیسلامی هەیە و ئومێدیان وایە کە کۆمەڵی ئیسلامی زیاتریشەکانی لە سنوورەکە بەرەو پێش بڕوە و زۆر دڵیان خۆشەوە هیوایەکی باشیان بە کۆمەڵی ئیسلامی هەیە و گەرمگوڕیەکی باشیان لە کۆبوونەوە گشتەکانە هەیە. هاوکات ئەندامێکی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چواری کۆمەڵ باسی چۆنێتی بەڕێوەچوونی کۆبوونەوە گشتەکان لە سنووری مەڵبەندیەکی هەڵەبجە دەکات و دەڵێت لە ڕێگەی ئەنجامدانی 15 کۆبوونەوەی گشتی کۆبوونەوە گشتەکان لە سنووری مەڵبەندەکە کۆتایی پێدێنن و ئاماژەش بۆ دەکات بەبێ هیچ لەمپەر و بربەستەیەک ئامادەکاریەکان بە باشی پێگرفت بەڕێوە دەچن. هەتا ئێستا ئەمە شەشەم مەڵبەندە ئێمە سەردانیەکەین کارەکان زۆر بە ڕێکوپێشی دەڕوە و پێرفێکتە زۆر سەرکەوتووە هیچ لەمپەرێک نابینین چی لە ئاستی حیزبە چی لە ئاستی ئەنداماندا و هەر مەڵبەندێک ڕووی تێەکەین زۆر بەخۆشی زۆر بە سامەی زۆر بە ئاسانی کارەکان تێدەپەڕێ و سەرکەوتنی کۆبوونەوە گشتەکانیش سەلماندوویەتی کە بەڕاستی زۆر جوان کارەکانە چێبەرەوە زۆری ئەندامان بەشداریکردنی ئەندامانیشەوە دەسەلمێنێکە کارەکان سەرکەوتون. کۆمەڵی ئیسلامی کوردستانێکێکە لە هێزە سەرەکیەکانی کوردستان و کە لە بوارەکانی سیاسی و پەروەردەوی خێرخوازی و خزمەتگوزاری و کاری مەدەنی ڕۆڵی بەرچاوی هەیە و لە ئێستاشدا خاوەنی گەورەترین فراکسیۆنی ئۆپۆزیسیۆنە لە پەرلەمانی کوردستان. کۆمەڵی ئیسلامی لە پاش دامەزرانیەوە لە سیوێکی ئایاری 2001 تا ئێستا 3 کۆنگرەی ئەنجامدا و بڕاریژوایە لە کۆتاییەکانی ئەم ساڵدا کۆنگرەی چوارەمی خۆی ببەستێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحی خورماڵ.